ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لا رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 12 ئاداری 2025 تان پێشکەش دەکەین. لە نێوان چیاکانی جوودی و گاباری شەرناخ 11 هەرێم وەک هەرێمی ئەمنی تایبەت ڕاگەیاندراون و قەدەغەکراون. پارێزگاری شەرناخ چیاکانی جوودی و گابار و کورت و هەرێمی بەستا و قەڵای مەمێ و دون لە مز و کوفانکایا و تەختەڕەش و ئینجا بەلداگلاری و ئۆیاکمایا و ئاڵتیندا گلاری کە تاڵانکەری سروشت و نەوتی تیایدا بەردەوامە وەک هەرێمی ئەمنی تایبەتی کاتیان ڕاگەیان. بۆ ماوەی 15 ڕۆژ هاتوچوو لەو هەرێمانەدا قەدەغە کراوە و پارێزگا ڕایگەیان قەدەغی هەرێمەکە لا 13 ئادار تا 27 ئادار بەردەوام دەبێت. هەندامی کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستان هێلین ئۆمید لە بەرنامەیەکی تایبەت لە میدیا خەبەر تیوی قسەی کرد و هەڵسەنگاندنی بەرفراوانی بۆ بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان کرد و بە مانیفێستی سەدا وەسفی کرد. هێلین ئۆمید ڕایگەیان هەڵویستی ئێمە لەسەر ئەم بانگەوازە ڕوونە و ئەوەی کە ئێمە پێی دەڵێن مانیفێستی سەدا پارەدایمی کۆمەڵگەی دیموکراتیکە کە لەلایەن ڕێبەر ئۆجەلانەوە وتراوە. باواتایەکی تر دەربڕینی ئەو بیرۆکانەیە کە کریستالیزە و پاڵێوراون. هەروەها هێلین ئۆمید وتی ئێمە 20 ساڵە خەریکی لێکۆڵینەوە و گفتوگۆی ئەو بیرۆکانەین و قوڵبوونەوە لە پارێزنامەی پێنجی ڕێبەر ئۆجەلانە لەوێدا هەیە. ئەوانەی دایانەوێت لا بانگەوازی کۆمەڵگەی ئارام و دیموکراسی تێبگەن پێویستە پارێزنامەی 5 بخوێننەوە و هەروە هێلین ئۆمید ڕایگەیان کە ئەوان گۆڕانکاری وەک پێویستیەک دەبین و بانگەوازی ڕێبەر ئۆجەلان بۆ گۆڕانکاری بۆ پەکەکە کراوە. هەروەها وتیشی بۆ ئەوەی بە تەواوەتی لەم گۆڕانکاریە تێبگەین دەبێت لا پەیوەندی دابین لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و لەم بارودۆخی ئێستادا ڕێبەر ئۆجەلان بەڵێنەکەی جێبەجێ کردووە و ئیرادەی خۆی نیشان داوە. هەروەها پەکەکەیش ڕایگەیاندووە کە لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندام بۆ ئەوەی پرۆسەکە بەردەوام بێت پێویستە بنەمای سیاسی و یاساییەکەی لا شوێنەکەی خۆیدا بێت و هەروەها وتیشی بڕیار بوو ئەم پەیوەندیانە بکرێت بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نەندراوە. هێلین ئۆمید ڕاشیگان ئێمە دەمانەوێت سیستەمی ئیمراڵی لە ناو بچێت و لە هەنگاوێکی زیاتردا دەمانەوێت ڕێبەرایەتی لە ئیمراڵی بێتە دەرەوە. هەروە لە درێژەی قسەکانیدا هێلین ئۆمید بەبیری هێنایەوە کە ئاگربەستەکە بامەبەستی ئاسانکاری جێبەجێکردنی مەرجەکانی بانگەوازەکە ڕاگەیاندراوە و سەرەڕای ڕاگەاندنی ئاگربەست هێرشەکان لە ئێستادا بەردەوامن و وتیشی پرۆسەکە بەهۆی بەردەوامی هێرشەکانەوە وروژێنراوە. بەواتایەکی تر بەردەوامی هێرشەکان بە مەبەستی ڕێگریکردنە لا ڕوودانی ئەم پرۆسەیە و چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئەگەر پرۆسەکە بەردەوام بێت گۆڕانکاری جدی لە تورکیا دێتە ئاراوە و هەروەها وتیشی بە دیموکراسی بوونی تورکیا مۆدلێک پەرە دەستێنێت کە دەتوانێت ببێتە نمونە بۆ هەموو گەلانی ناوچەکە. کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دەربارەی ڕێککەوتنەکەی نێوان ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و حکوومەتی دیمەشق ڕایگەیان لە ڕێککەوتنەکەدا نیاز و داخوازی لایەنەکان گزارشتی لێکراوە و هەروەها بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە دانوستاندن دەکرێت لەسەر دەستنیشانکردنی لێژنەی پسپۆر. کەنەکە ڕای دەگەێنێت بێگومان گرنگترین شت ئەوەیە بەڵام بەم ڕێککەوتنە هەبوون و قبولکردنی گەلی کورد لە دەستوردا مسووگر بکرێت و باهیواین ڕێگە بۆ چارەسەری سیاسی و قبولکردنی ستاتۆی فەرمی ڕۆژاوا بکرێتەوە. کەنەکە ئەم ڕێککەوتنە با گرنگ دەبینێت و ڕاشی دەگەێنێت بە هیواین ئەم ڕێککەوتنە با هەوڵی قەسەدا ببێتە زەمینە و هۆیەک بۆ ئەوەی هەموو گەلانی ڕۆژاوا و تەواوی گەلانی سووریا لە ئاشتی و ئارامیدا بژین. ڕاشی دەگەێنەوە کەنەکە پشگیری لەم پرۆسەیە دەکەین و داوا لە هەموو هێزە دیموکراتیک و ئاشتی خوازەکان دەکەین بۆ سەرکەوتنیم هەوڵە پشگیری دۆزینەوەی چارەسەری سیاسی بۆ هەموو کێشەکان بکەن.
سەبارەت بە بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک حکوومەتی سویسرا ڕایگەیاند پێشوازی لە بانگەوازەکە دەکات و ئامادەیە نێوەنگیری و چاودێری لا نێوان لایەنەکاندا بکات. فابیان مۆلێنا پارلەمانتار و ئەندامی کۆمیسیۆنی کاروباری دەرەوەی سویسرا پێشنیازنامەیەکی ئاراستی حکوومەتی سویسرا کرد بە ناونیشانی سویسرا چۆن پرۆسەی نێوان پەکەکە و تورکیا هەڵدەسەنگێنێت و حکوومەتی سویسراش وڵامی دایەوە. حکوومەتی سویسرا ڕای دەگەێنێت بانگەوازەکەی ڕێبەر ئاپۆ بۆ ئاشتی لە تورکیا گرنگە و دەڵێت با دڵخۆشیەوە پێشوازی لە بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان لە 27 شوباتی 2025 دەکەین و بانگەوازەکە دیجگایەک بۆ دابینکردنی ئاشتی پێشکەش دەکات و لە سەرداوای لایەنەکان حکوومەتی سویسرا ئامادەیە نێوەنگیری بکات و دڵسۆزی خۆی نیشان بدات. هەروەها لە وەڵامی پرسیاری فابیان مۆلێنا بۆ ئەوەی لە تەواوی پرۆسەی ئاشتیدا بەڕێز ئۆجەلان لە هەلومەرجی گونجاو و مرۆڤانەدا لە زیندان بێت سویسرا چ دەکات. حکوومەتی سویسرا ڕایگەیاند پێویست بە هەلومەرجی زیندانی کردنی بەڕێز ئۆجەلان حکوومەتی سویسرا پشتگیری لە پێشنیارەکانی کۆمیتەی ڕێگری لە ئەشکەنجەی ئەوروپا CPT دەکات. لە چوارچێوەی ناڕزایەتیەکاندا لە دژی کۆمەڵکوژی سەر عەلەویەکان ئەنجومەنی ژنانی پارتیەکێتی دیموکراتیک پەیەدا لە قامشلو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەیاننامەیەکیان خوێندەوە و ڕایانگەیان شەڕی مەسەبی توندوتیژی و گوتاری نەفرەتاوی کە لە سووریادا بڵاو دەکرێتەوە باتوندی شەرمەزار دەکەن. هەروەها لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەدا ڕایانگەیان داوای لێکۆڵینەوە لە ڕووداوی کۆمەڵکوژیەکانی کە ناراوەکانی سووریا دەکەین و هاوکات داوا دەکەین ئەو کەسانی کە بەرپرسیارن لە کۆمەڵکوژی گەلانی سووریا لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت و ئاماژەیان بەوش کرد داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەی ڕێکخراو و بزوتنەوەکانی ژنان و دامەزراوە یاسایی و مافەکانی مرۆڤ دەکەین کە لە دژی کۆمەڵکوژی و پاکتاوی ئتنیکی سەر عەلەویەکانی سووریا هەڵویستی جدی بگرنە بەر. تونجار باقیرخان هاوسەرۆکی دەمپارتی دەڵێت نەورۆزی ئەمساڵ گرنگ و مێژوویە و نەورۆزی ئاشتی دەبێت و ڕێکەوتنەکەی قەسەدە و دیمەشق لەگەڵ پەیامەکەی بەڕێز ئۆجەلاندا گونجاوە. باقیرخان هاوسەرۆکی دەمپارتی لە ڕێوڕسمێکدا ڕایگەیاندووە بانگەوازێکی مێژووی لالایەن ڕێبەر ئۆجەلانەوە کراوە و لە قۆناغێکی زۆر گرنگ داین. هەروەها ڕێکەوتنامەی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعیشی کە هاتووەتە ئاراوە ئەوە لەگەڵ بانگەوازەکەدا گونجاوە. باقیرخان ڕاشیگان نەورۆزی ئەمساڵ لە پێناوگەیشتنی کورد لە سووریا بە مافەکانی و بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان لە پێناو کۆتایی هاتنی توندوتیژی زۆر گرنگ و مێژووی دەبێت و دەبێت بە نەورۆزی ئاشتی. لە شاری دارمشتادی ئەڵمانیا با دەست پێشخەری ڕێکخراوە عەلەوی و کوردەکان بە ئامانجی شەرمەزارکردنی کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا کردبوونەوە و ناڕزایەتی دەربڕا. چالاکوانان ڕایانگەیان زیاتر لە 1000 کەسی مەدەنی عەلەوی لەلایەن چەکدارانی دەستەی تەحریرە شام کوژراون و بانگەوازیان لا دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکان کرد هەڵویست وەربگرن بۆ وەستاندنی کۆمەڵکوژیەکان. ئەمڕۆ گەلی تەبقا و ڕەقە و دەیرە زوور بەرەو بەنداوی تەشرین کەوتنە ڕێ و باجۆش و خوڕۆشێکی مەزنەوە گەیشتنە بەنداوەکە و خۆیان گەیاندا ئشگیری بەرخۆدان. گەل با دروشمی بژی بەرخۆدانی قەسەدە و بژی بەرخۆدانی یەپەژە پشگیریان لە شەڕوانانیان کردو. هەروەها باجۆش و هەڵپەڕکێ بەشداری بەنداوەکە بوون و ئشگیریەکەیان لە ئەستۆ گرت. ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانە دژی ڕژێمی باس. لە ڕۆژی 12 ئادار دانیشتوانی هەریەکە لە ناوچەکانی ئاکرێ و بەردەڕەش لە دژی ڕژێمی باس ڕاپەڕینیان ئەنجامدا و توانران ناوچەکانیان لە دەستی ڕژێمی باس ئازاد بکەن. چالاکوانانی قەڵات زێڕای دەگەێنن پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان پەیامێکی زۆر گرنگە و ئیتر دەبێت تورکیا هەنگاو بنێت چونکە بەرپرسیاری چەک هەڵگرتنی پەکەکەیە و دەشڵێن پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان پەیامێک بوو بۆ ئاشتی و ئارامی و پێکەوە ژیانی گەلان و گەورەترین هەنگاویش بۆ پێکهێنانی پرۆسەی ئاشتی ئازادی ڕێبەر ئۆجەلانە.
ئێمە وەکو خەڵکی چالاکوان و یاخود هەر بابەتێکی کە پێشوازی لەو پەیامە دەکەین پەیامێکی گرینگە خەڵی گرنگی ئەو پەیامەی ئەوەیە دەبێ یەکەم هەنگاو تووشیا هەنگاو بنێت لەبەرەوە تورکیا یەکەم هۆکارە بۆ چەک هەڵگرتنی پاکەکە دژی سیستەمی دەوڵەتی تورکیا بۆیە دەبێ دەوڵەتی تورک سیستەمی تورکیا لە سەڵاتداری تورکیا ئەو چوار خاڵی سەرەتای دەستوری تورکیا هەڵبۆشێنێتەوە ئینجا پرۆسەی ئاشتی سەر دەکەوێت دەنا هەتاکو ئەو چوار خاڵە سەرەکیە هەڵنەوەشێنێتەوە بە یاسایی نەکرێ مستەعیلە پرۆسەی ئاشتی بەردەوام ئەمە وەکو داواکاری بۆ لایەنە سیاسەکان و خەڵک پێویستە خەڵک فشار بکە خەڵک خۆ پێشاندان کە خەڵک لە ڕێگای سۆشیال میدیاوە بێ لە ڕێگای وتارەوە بێ لە ڕێگای ڕاگەیاندنەوە بێ لە ڕێگای هاتنە سەر شقامەوە پێویستە پێشوازی لەو پەیامەی بەڕێز ئۆجەلا بکرێ و هەروەها پێشوازی لەو بڕیارەی قەندیل و ئەو پەیامەی قەندیلیش بکرێت پەیامەکەی ڕێبەری مەزنیش وەڵامدانەوەی قەندیل وەڵامێکی تەواو کەری ئەو پەیامەی ڕێبەر ئاپۆ بوو کە دایەوە و دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارم کە لە داهاتوودا هەم پەیامەکەی ڕێبەر ئاپۆ و هەم وەڵامەکەی قەندیل ببێت بەهۆی سەخامگیری ناوچەکە و ئاشتی و ئارامی وڵاتەکە. وەزیری دەرەوەی ئەمریکا پێشوازی لە ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دەسەڵاتداری کاتی سووریا دەکات. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت ئەمریکا پێشوازی لەو ڕێککەوتنە دەکات کە بەم دوایە لا نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دەسەڵاتدارەتی کاتی سووریا ڕاگەیاندراوە بۆ تێکەڵکردنی باکووری ڕۆژهەڵات بۆ نێو سووریایەکی یەکگرتوو. وەزیری دەرەوە هەروەها پشتیوانی واشنگتنی بۆ قۆناغی ڕاگوزەری سیاسی لە سووریا دووپات کردەوە و بە جۆرێک حکوومەتێکی نامەسەبی متمانە پێکرا و دروست بکرێت وەک باشترین ڕێگە بۆ ڕێگریکردن لا شەڕ و پێکدادانی زیاتر لە سووریا. ڕەوا دەشڵێت ئێمە لە نزیکەوە چاودێری ئەو بڕیارانە دەکەین کا لەلایەن دەسەڵاتدارەتی کاتی سووریا دراون بە لە بەرچاوگرتنی نیگەرانیەکانمان سەبارەت با توند و تیژیە خوێناویەکەی ئەم دوایە لە دژی پێکهاتەکان. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن. تایبەت دقادên dîlgirtî da gelek silavên rêhevalan tên em gelek kêfxweş dibin em pê şad dibin rastî em dixwazin gelek cara bersiv jî bişînin derfetê me çênabin ne ku derfetê nifsandinê ye derfet